مامۆستا ژیانی خەڵکی بەسەرەوە بەندە، ینی مەلایە مامۆستا هەر کەسێک کە مەبەسیلەوەیە. برادێکم 90 ساڵەوە هاوسەرگیری کردو ماوەی 6 مانگە خێزانەکەی علاقەی ناشەرعی لەگەڵ کابرایەکە بوو. نەعوذ بالله یا ڕەبی خوایە، نەعوذ بالله. یەک جار زینای کردووە، خۆی بە مێردەکەی وت. کابراکەش دانی پیاناوە کە پەیوەندیان هەبوو پێک. خێزانەکەی هەڵە تەوبەم کردو. ئایا ئەم برادرە چی بکا باش؟ تەلاقی بدا یا لێی خۆش بێ یان بیان کوژێ؟ کابرا برادەری خۆیەتی مامۆستای ئاینیشە بە ڕێزی شدەی ناسی. خۆزگە ڕاستەوخۆ پەیوەندیم هەبووە بۆی پێت بوت مەبزانم چێ، بەڵام ناڵم پێم بڵێرەوە چونکە بە لە ڕێ ئەدمینەوە نەبێ بۆی سێم کەسیش نەزانێ. بەهەرحاڵ بیر لە کوشتنیان مەکەرەوە. لە هی ژنەکە کچی ماڵێکی ترە، ناتوانی بیگریتە خۆ